والله سڵتان لێبێت لە بنکەی زێڕینم لە سەنتەری قەزای ناوەندی سۆران کەمێکی تر ماوە کە ئامێرەکانی دەنگدان بە تەواوی بوەستن. ئەم بنکەیە ئەمڕۆ لە قەزای ناوەندی سۆران زیاتر لە 1500 دەنگدەر لەم بنکەیە دەنگدانی تایبەت بەشدار بوون و دەنگیان داوە بۆ ئەوەی ئەمڕۆ وەکو دەیبینن کارمەندانی کۆمیسیۆن سەرخاڵی ئەوەن کە پرۆسەکە خەریکە نزیکە لە تەواوبوون و بۆ پێی کە کۆی گشتی لە سنووری ئیدارەی سۆران 14 بنکەی دەنگدان و 61 وێزگەی دەنگدان لەم سنووری ئیدارەی سۆران بە گشتی هەبوون، بەڵام ئەوەی گرنگە لە کۆی 17,842 دەنگدەر کە دابەش بوون بەسەر ئەو بنکە و وێزگانە 357 کەس لە سنووری ئیدارەی سۆران لە هێزەکانی تایبەت هێز ئەمنیەکان نیانتوانێەوە دەنگی خۆیان بدەن. وەکو دەیبینن ئێستاش پرۆسەکە کەمێکی ماوە و نزیکە لە کۆتایی هاتن و کارمەندانی کۆمیسیۆنی سەرقاڵی ئەوەن کە لە کاتژمێر شەشەوە بە تەواوی ئامێرەکانیان کە لە کار کەوت هەڵێ بگرنەوە و بۆ ئەوی لە ئەنجامەکانیش دوایی کە بە بەرچاوی کارمەندانی کۆمیسیۆنەوە بە تەواوی ئامێرەکان لە کار ئەکەون و بەم زانیاری لە ئەگەر کامێرەمانەکەم هاوکارم بێت کاکێ من بەرپرسی کۆمیسیۆنی سۆران لێرێ بە کەمێک زانیاری زیاتر لە وەربگرین کاکە مساڵ لە بێت مادوو نەبن ئەگەر پێم بڵێ پرۆسەکە بە کۆی گشتی چۆن بوو ئەمڕۆوە چۆن بەڕێوە چووە نزیکیشن لە کۆتایی هاتنی پرۆسەکە ڕژێ دەنگدانەکە بە گشتی چۆن بوو لە سنووری ئیدارەی سۆران؟ الحمدلله يعني پرۆسەکە تقریبا بەرەو کۆتاییە و بە شێوازەکی زۆر باش و ڕێکوپێک بەڕێوە چوو، هیچ کێشە و گرفتەکمان نەبوونە لە ئامێرەکان و نە لە شێوازی دەنگدا. ڕێژەی بەشداریکردنی دەنگدان چۆن بوو لە کۆی ئەو بنکانی لە سنووری ئیدارەی سۆران هەبوو؟ بە تقریبی ینی 97 بۆ 98 ڕێژەی بەشداریکردن. دوای ئەوە خەریکە بە کۆتا دێت پرۆسەکە ڕێکارەکان چین و ئێوە چیەکەن کە ئامێرەکان بەتەواوی لە کارکردن ئەوەستن؟ عادەتیش ساعت 6 ئۆتۆماتیک جیهازی لێکۆڵینەوە ینی عودە تەحقق کۆتایی بە دەنگدان دێنیت، لە دوایەوە 5 خولەک پێچیتن ئامێری پیکۆچیش بە هەمان شێوە کۆتایی بە دەنگدان دێنیت کە کۆتایی دەنگدان هات راپۆرتەکان ڕائچێشین و ئەمە دەست دەکەین بە جیاکردنەوەی دەنگەکان بە شێوەی دەستی. هەر ئەمڕۆ جیاکرێنەوە یانەوەتە بەڵێ ئەنجامەکان دەرەکەون و دەنگەکانیش بە شێوەی یەدەوی لێکلی جیاکرێنەوە. ڕێزی من بەرپرسی گوێسینگەی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی بەقی سۆران وەکو باسی لێوە کرد ڕێژەی بەشداریکردن ئەمڕۆ لە بە دەنگدانی تایبەتدا نزیکەی 98 بووە لە سنووری ئیدارەی سۆران و پاشکەمێکی ترش ئامێرەکان کە بە تەواوی لە کارکردن ئەوەستن و ئەنجامەکان ڕائەگەیەنرن.